سەبارەت بەو هێرش و پەلەمارانەی وڵاتی تورکیا بۆ ناوچەکە بە تایبەتش هەرێمی کوردستانی عێراق ئەو هێرشانە سەرجەمیان دژی یاسا و عرفە نێودەوڵەتیەکانن. دیارە وڵاتی تورکیا لە سیستەم و لە ئەخلاقی دەوڵەتمەداری هێرش بۆ وڵاتەکانی ناوچە سەرجەمیان لاکە و ڕۆژئاوای کوردستان هەرێمی کوردستان بە مەبەستیەوەی کە دژی تیرۆر دەوسێتەوە، بەڵام لە کاتێکدا ئەو پڕۆپاگەندانە دوورن لە ڕاستیەوە. ئەو هێرشانی کە کردوێتە سەر هەرێمی کوردستان سەرجەمیان خەڵکی سڤیل و خەڵکی بێتاوان و وەکو ئەو هێرشەی دواتریش کە گەشتیار پێوە بوون. بۆیە ئەو هێرش و پەلەمارانن سەرجەمیان دژی عرف و یاسا نێودەوڵەتیەکانن، پێویستە کۆمەلگای نێودەوڵەتی بە زووترین کاتکار لەسەرەوە بکاکە و هێرش پەلەماران ڕابگیرێت. حکوومەتی هەرێمی کوردستان دەواازەیەک سنووری زۆری هەیە لەگەڵ وڵاتی تورکیا، دەتوانێت فشار دروستکە، دەتوانێت لە بە هەماهەنگی لەگەڵ حکوومەتی ناوەند فشارێکی زۆر دروستکە، چونکە هەرێمی کوردستانیش خاوەن سیادەیەک و خاوەن سنوورێکی نێودەوڵەتیە کە نەتەوە یەکگرتوەکان دیاری کردو دەتوانێت بیپارێزێ و دەشتوانێت هاوشەی وڵاتی عێراق سکاڵای یاسایی لە نێودەوڵەتی لە سکاڵای یاسایی لە کۆمەلگای نێودەوڵەتی دژی تورکیا تۆمار بکات. بەداخەوە بەرپرسانی حکوومەتی هەرێم بەرژەوەندی تیجاری بەرژەوەندی داهاتیان دەخەنە پێش بەرژەوەندی نیشتیمان و گەلەکەیان کە دەبایە زۆر لە مێژ بوو ڕەتی ئەو هێرش پەلەمارانە بدرێتەوە. بەڵام دەسەڵاتمەدارانی کورد حکوومەتی کوردی لەبەر بەرژەوەندی هاوپەیمانیان لەگەڵ تورکیا لە بواری نەوت و لە بواری سنوورەکان ئامادە نین بە شێوەیەک دژی تورکیا و هیچ هەڵوێستێکان هەیە دژی ئەو بەردومانانە کە سەرجەم ئەو بەردومانانە میلەت و خەڵکی سڤیل و بێتاوان پێوە دەبێت. پەلامارەکانی دەوڵەتی تورکیا بۆ سەر خاکی هەرێمی کوردستان پەلامارەکان نایاسایی پێچەوانەی پێشێلی قانون و جارنامەجیانەکانی مافی مرۆڤ و پاراستنی سیادەی خاکی عێراق بە خاکی هەرێمی کوردستانەوە بەپێی یاسایی بەپێی دەستوری هەمیشەی ساڵی 2005 عێراق پاراستنی لەسەر حکوومەتی عێراق، بەڵام بەداخەوە مەجێی نیگەرانی هەموو لایەنە سیاسیەکانە هەموو خەڵکی کوردستانە تاک بە تاقی وڵاتەیە کەس خۆی لە ئەم پەلەمارانەی دەخرێتە سەر خاکی عێراق ناکا بە مەسئول، ناکا بە بەرپرسیار. بەداخەوە هەموو کێشە و مەشاکل و خوێن ڕێژانەکان بۆ خەڵکی ئاسایی و خەڵکی فەقیر و خەڵکی کەم دەرامەتە، خەڵکی مەسئولینیش لە ئاستی سەر و لە ئاستی حکوومەتی عێراقی، لە ئاستی حیزبە سیاسیەکان لایەنە سیاسیەکان هەر یەکەیان بە جۆرێک بە فۆرمێک خەریکی تیجارەتکردن و بازرگانیکردن و کاری گەشتیاری و سەفرەکردن بۆ وڵاتی تورکیا. ئەمە پێشێلێکی زۆر زەقی یاسای نێودەوڵەتیە. پێویست بوو من دەستخۆشی لە وەزیری دەرەوی عێراق دەکەم کە لە نەتەوە یەکگرتوەکان یاداشتێکی زۆر تێر و تەسەلی تەقدیم بە نەتەوە یەکگرتوەکان کرد، داوای کۆبنەوەی ئەنجومەنی یاسایشی کرد بە پەلا بۆ ئەوی بێنە دەنگ راپۆرتێکی تێر و تەسەل لەسەر ئەو هێرشانە بدرێت بە نەتەوە یەکگرتوەکان لانی کەم بۆ ئەوەی نەتەوە یەکگرتوەکانی زراعەتی یاسایی لەگەڵ دەوڵەتی تورکیا بکە. وەروە بەداخەوەم بۆ هەموو وڵاتانی ئەندامانی ناتۆ کە بێدەنگن لازم ئەم پێشەریکردنی سەروەری خاکی عێراق لە کاتێککە هەمویان لەژێر چەمکێکە کۆپتنەوە کە ما پاراستنی مافی هاوڵاتی بوونە لەسەر ئاستی هەر هەموو ئەو وڵاتانەی کە لەو پەیماننامەیە مۆرکراوە لە نێوانیانە. ئەرکی پارێزەران و یاساناسان بەگشتی لە عێراق لە هەرێمی کوردستان بەرزکردنەوەی یاداشتێکی ناڕزاییە بە پەرلەمانی عێراق لە بەرەوەی پەرلەمانی عێراق مختصە بە ئیلزامکردنی حکوومەتی عێراق کە ئەوان ملزمن بە پاراستنی ئەمنیەتی عێراق سەروەری ئەنجا ئاسمانی بێ ئاوی بێ وشکانی بێ. بۆیە ئەوەی لەسەر پارێزەرانە تەنها بەرزکردن و یاداشتێکە بۆ لایەن تەشریعی وڵاتە. بەپێی یاساکانی نێودەوڵەتیەکان و بەپێی دەستوری هەمیشەیە عێراق سەروەری خاکی عێراق پارێزرا بێ دەبێت و نابێت دەوڵەتانی دراوسێ هێرش بخەنە سەر بنکە و بارەگاکانی هەر حیزبێکی دیاریکرا یاخود هێرش بکەنە سەر هەرێمی کوردستان. دیارە ئێستا حکوومەتی تورکیا بە بیانووی چەکدارانی پەکەکەوە هێرشی و تۆپباران دەخاتە سەر سنووری هەرێمی کوردستان لە ناوێنشاندا بەشێک لە ناوچە گەشتیارەکانی هەرێمی کوردستان. دیارەمە زەربەی گەورە لە حکوومەتی هەرێمی کوردستان دەدات لە ڕووی گەشتیاری واروەها پێشەلکردنی سەروەری خاکی عێراقیشە. بۆ پێویستە لایەنە کوردستانیەکان و لایەنە عێراقیەکانیش بە زووترین کات کۆبنەوە لەسەر ئەو هێرش و پەلەمارانەی کە حکوومەتی تورکیا دەخاتە سەر هەرێمی کوردستان. هۆکاری بێدەنجی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوە دەگەڕێتەوە کەوە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی تورکیا پەیوەندێکی بازرگانی پتە لە نێوانیان هەیە، ڕێکەوتنێکی چەند ساڵە لە بواری نەوت هەیە و جگە لەوەش دۆخی هەرێمی کوردستان و دۆخی عێراق جیاوازێکی گەورەی هەیە. بۆیە تاکو ئێستا بێدەنجیان نواندووە و ئەمەش کارەساتی گەورە دروست دەکات ئەگەر بێدەنجیە بەردەوام بێت. و من لێرانەوە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم و لەگەڵ حکوومەتی عێراق بەیەکەوە بە هەماهەنگی لیژنەیەک دروست بکرێت بۆ ئەوەی بە هەموو شێوەیەک ڕێگری بکرێت لە
حکوومەتی تورکیا کە هێرش بکاتە سەر هەرێمی کوردستان وا دەبێت بە زووترین کات حکوومەتی عێراق لە دادگای لاهای و سکاڵای یاسایی تۆمار بکات لەسەر حکوومەتی تورکیا. ئێمە پێشووتر بینیمانە لە حکوومەتی عێراق چەندین سکاڵای لەسەر حکوومەتی تورکیا تۆمار کردو بەشێکی یەکلای کراوەتەوە و لە بەرژەوەندی حکوومەتی عێراق کۆتایی پێهاتەوە سەبارەت بەو سکاڵای ئەگەر سکاڵات تۆمار بکە حکوومەتی عێراق بەڵێ بە تاکید بەپێی دەست و بەپێی یاسا پێشەلکردنی سەروەری خاچی وڵاتێکی تر ئەمە جەریمەیە و تاوانێکی گەورەیە و نابێت سەروەری خاچی وڵاتێکی تر ببەزێنیت.